لەبەردەم پزیشکی دادی سلێمانیم کاتژمێرێک لەمەوبەر تەرمی کورد و عەبدوڵای شاعیر هێنراوەتە ئێرە بە پێی وتەی شایەت حاڵەکان لە دوای نوێژی نیۆڕۆ کورد و عەبدوڵای شاعیر لە مزگەوتی گەورە بە مەبەستی پشودان لە یەکێک لە مەمەڕەکانی مزگەوتی گەورە ماوەتەوە پاشەوەی کە چەند کاتژمێرێک دەمێنێتەوە و خەڵکی ئەچن بزانن هۆکارچێک کە ئەوەندە ماوەتەوە کاتێک دەبینن جەستەی ڕق بوو هێنراویان پەیوەندیان کردووە بە تیمەکانی تەندروستی سلێمانیەوە کاتێک کە تیمەکانی تەندروستی سلێمانی گەیشتون بۆیان دەرکەوتووە گیانی لە دەستداوە هێناویانە بۆ پزیشکی دادی سلێمانی من ویستم قسە لەگەڵ کەسوکاری کورد و عەبدوڵای شاعیر بکەم ئەوان ڕەتیان کردەوە کە قسە بۆ ڕاگەیاندنەکان بکەن کورد و عەبدوڵای شاعیر لەدایک بووی 1970 شاری پێنجوێنە تەمەنی 44 ساڵە هاوسەرگیری کردووە و خاوەنی سێ منداڵە بەپێی وتەی سەرچاوەیەک لە پزیشکی دادی سلێمانی هۆکاری مردنەکەی تا ئێستا دیار نییە و تەرمەکەی لەژێر توێکاریە لە پزیشکی دادی سلێمانی